لەم بۆنەدا وتەیەکمان پێشکەش بکە با فەرمێ بۆ سەستەی. السلام عليكم ورحمة الله. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. من اشترتا في روزبايد كم لخلشي برز خوشويستي شاري سليماني كم نخوشخاني تراكراوته وباشان دستخوشي كم لدرجاي بخشين دەستگای بەخشینی کۆمەڵی ئیسلامی و خوا پاداشتیان داتەوە کە ماوەی 8 ساڵە دیارەمەریکێکە لە بەرهەمەکانیان ئەگەر نا بەرهەمیان زۆرن شوێنەواری چاچیان زۆرن نەکەر بە سلێمانیەوە نەک بە هەولێرەوە بەڵکو لە تاخۆ و دهۆکەوە تا دەگاتەوە کەلار و کوپری بەدەم خەڵکی بێدەرەتان و لێقەوما و خەڵکی کەم دەستەوە بوون خوا پاداشتیان داتەوە. هەروەها زۆر زۆر سپاسی خەڵکی خێرمەند و خێرخوازی هەرێمی کوردستان دەکەم چ لە شارەکانی سلێمانی و هەولێر و دهۆک و هەڵەبجە و کەرکووک و شوێنەکانی دی کە بەتاکید ئەم دەستگای بەخشینە بە هیمەت و هەوڵی ئەوان لەسەر پێوەستاوە و دەستکراوەیە کە توانیوێتی ئەو خزمەتانی کە پێشکەشی کردن پێشکەشیان کە لەخوای پەروەردگار دەپاڕێمەوە بەرەکەتی زیاتر بخاتە سەر و ماڵیانەوە. ئەو خێرخوازانەی کە چاویان لەوەیە پارەی حەڵاڵ پەیداکەن و لە شوێنی حەڵاڵشدا پارەکەیان سەرفکەن. وەکو عەبدولقادری گەیلانی ڕەحمەتی خوای لێبێ دەیگوت خەڵکی نەدەزانم پارەکەتان چۆن پەیدا دەکەن، تەماشا دەکەم چۆنی سەرف دەکەن. ئەگەر لە شوێنی باشدا سەرفتان کرد لە شوێنی شەرعیدا بۆ ئامانجی شەرعی بۆ خزمەتی خەڵک دەزانم لە ڕێی شەرعیشەوە پەیداتان کردووە. خوا بەرەکەتی زیاتر خاتە سەر و ماڵی ئەو خێرەوەندانەی کە ئاوا بەدەم خەڵکی هەژار و نەدارەوە. و بەڕاستی زۆر زۆر سپاسی وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان دەکەم کە کاراسانی کردووە هاوکار و پشتیوان بووە بۆ ئەم دەستگای بەخشینەوە بۆ هەموو دام و دەستگاکانی دیکەش کە لە خزمەتی خەڵکدا بە تایبەت بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی برای بەڕێزمان دکتۆر میران کە دیارە بەدەم ئەم دەستگای بەخشینەوە بەدەم هەموو کار خێرانەوە بووە خوا پاداشتیان داتەوە و وێنەیان زۆر بێت. هەڵبەتە ئەوان بە ئەرکی سەرشانی خۆیان هەڵدەستن بەڵام ئێمەش لیان مەمنونین چونکە ئەگەر بێت و ئەم هەرێمەی ئێمە بەرپرسەکانی هەر کامیان بە ئەرکی سەرشانی خۆی هەڵسێت بە تەکید زۆر لەو گرفت و کێشانەی کە هەمانن چ لە بواری تەندروستیدا چ لە بواری خوێندندا چ لە بواری بوارەکانی دیکەدا ئەو گرفت و کێشانەمان نامێنن. کەم تەرخەمی ئێمەیە و کەلێندانی ئێمە وەکو بەرپرسان کە گرفت و کێشەکانمان ڕۆژ بە ڕۆژ کەڵەکە دەبن و زیاد دەبن و خەڵکیش زیاتر تووشی ناومێدی و دڵساردی دەبێت. بەڕێزان هەر لێرە من بەڕاستی دەمەوێت دووسێ تێبینی دەربارەی بواری تەندروستی بخەمە ڕوو. خوای پەروەردگار لە قورئاندا زۆر وشەی شیفای باس کردووە و باسی ئەو هۆکارانەی کردووە کە دەبنە مایەی پاراستنی تەندروستی مرۆڤەکان. بێگومان ئیسلام هاتووە کە ڕەحمەت و بەرەکەت بێ بۆ مرۆڤ لە هەموو ڕۆکانەوە، هەم لە ڕووی معنەویەوە، هەم لە ڕووی جەستەییەوە، لە ڕووی تاچی، لە ڕووی خێزانی، لە ڕووی کۆمەڵایەتی و بۆ دنیا و بۆ دوا ڕۆژیان. کاتێک خوای پەروەردگار بە پێغەمبەر دەفەرمێت عەلەیهی السەڵاتو وەسەلام وما أرسلناك إلا رحمة للعالمين، رحمت بوونی پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام و پەیامەکەی دەبێت لە هەموو بوارەکاندا لە هەموو ڕەهەندەکاندا ڕەنگ بداتەوە. ئەو ئەرکی مسلمانانە کە بە شێوەیەک لە دینەکەیان تێبگەن کە خوا ناردوێتی واش پێ و پابند بن کە مای ڕەحمەت بێ بۆ خۆیان و بۆ دەوروبەریان نەک مای زەحمەت و سەرێشە بێت. لە زۆر لە فەرمایشتەکانی پێغەمبەردا عەلەیهی السەڵاتو وەسەلام باسی خۆ چارەسەرکردن کراوە، باسی خۆ پاراستن کراوە لەو شتانەی کە مایەی نەخۆشی و دەرد و ناڕەحەتی. بۆ وێنە پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام دەفەرمێ ما أنزل الله داء إلا وأنزل له دواء فإذا أصاب الدواء الداء برئ بإذن الله. خواهش دردێکی
دروست نەکردەوە مەگەر چارەسەرێکیشی بۆ داناوە هەر کات چارەسەرەکە گەیشتە ئەو دەردە دیارە کۆتایی پێدێت ئەو نەخۆشیە ئەمە موژدەیەکی خۆشە کە ئەو نەخۆشیانش کە تا ئێستا چارەسەریان بۆ نەدۆزراوەتەوە جۆرەکانی شێرپەنجە شەکرە زەخت ئەو نەخۆشیانەش هەمووی چارەسەریان هەیە ئەگەر مرۆڤ زیاتر بەرەو پێشەوە بچێ دەگاتە چارەسەری ئەو نەخۆشیانش کە تا ئێستا بێ چارەسەر ماونەتەوە تێبینێکی دیکە من هەمە ئەوەیە کە ئێمە وێڕای خەم خواردن لە جەستە و لە ڕووی مادی و ڕواڵەتی مرۆڤەکان بۆ ئەوە کە تەندروستیان بۆ فەراهەم کەین و بۆ دابینکەین خەم لەلایەنی معنەویشیان خۆی لە وڵاتانی ڕۆژئاوا کە ئێمە زۆر معجەب و سەرسامین بە زۆر شتی ئەوان ئێستا زۆر گرنگی دەدەن بە لایەنی معنەوی لایەنی ڕوحی کە خوای پەروەردگار وصفی قورئان دەکات بە شیفاء يا أيها الناس قد جاءتكم موعظة من ربكم وشفاء لما في الصدور وهدى ورحمة للمؤمنين قل هو للذين آمنوا هدى وشفاء كواتا إما جي خويتي برا پزیشکەکان مان و وەزارەتی تەندروستی گرنگی بدا بەلایەنی معنەوی ئیمان تەقوا ئەخلاق پەیوەندی تونند و تۆڵ لەگەڵ خوا نوێژ و تاعەت بە تەئکید لایەنی معنەوی کە بەهێز بوو زووتر شیفا دێ و ئینسان لە سەرەتاوە پارێزراوتر دەبێت لە نەخۆشیەکان ئەوانەی کە پەیوەندی گەرم و گوڕ و تونند و تۆڵیان لەگەڵ خوا و لەگەڵ دینی خوادا هەیە خۆ لە هەموو ئەو شتانە دەپارێزن کە زیان بەخشن کە بەداخەوە ئێستا هەرێمی کوردستانی ئێمە بۆتە ئامانجێک بۆ ڕەوانەکرانی مادە سەرخۆشکەرەکان تریاک و جۆرەکانی دی کە دڵخۆش بووم بۆ قسەی بەڕێز وەزیری تەندروستی کاک دکتۆر ڕێکەوت کە دەڵێ ئێمە بە تەمان باجی زیاتر بخەنە سەر ئەو شتانەی کە زیان بەخشن بە تایبەتی مادە سەرخۆشکەرەکان وەرجگەرە و خۆزگە ئەم حکوومەتەی ئێمە ئەم قوارە سیاسی ئێمە هێندە ڕوشد و کامەڵبوونی بۆ پەیدابوو باید کە یەکجاری ئەو هەرچی زیان بەخشە قەدەغەی کردبایە نەک هەر باجی بخاتە سەر بەڵکو هەر قەدەغەی بکە چکە خوای پەروەردگار لە پێناسەی پێغەمبەری خاتەمدا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ یحل لهم الطیبات ويحرم عليهم الخبائث هەرچی کە سوود بەخشە و بەتامە بۆیان حەڵاڵ دەکە هەرچی زیان بەخشە و پیسە لیان قەدەغە دەکە ئێستا لە وڵاتانی ڕۆژئاوا لە شوێنە گشتەکان ڕێنادرێت پێشرێ و قەید و بەندی زۆریان داناوە لەسەر بەکاریان مادە سەرخۆشکەرەکان ئێمە وەکو میلەتێکی مسڵمان کە دینەکەمان ئەو شتانەی قەدەغە کردووە جێی خۆیەتی هەم وەکو جێبەجێکردنی ئەرکێکی شەرعی و هەم وەکو هێنانەری بەرژەولێکی دنیاییش کە بە تەئکید شەریعەتی خوا بۆیە هاتووە خەڵک لە خێر و خۆشیدا بێ و لە دەرد و نەخۆشی پارێزراو بێ تێبینێکی دیکە هەمە لەو بارە ئەوەیە کە بەداخەوە لە پەنای پەنابردنە بەر طبی نەبەوی کە بە تەئکید پێغەمبەری خاتەم عەلەیهی سەڵات وسەلام لە سەردەمی خۆیدا بە پێی موعتەیاتی تەندروستی کە لە سەردەمی خۆیدا هەبووە بە پێی ئەزموونێک کە لە ڕۆژگاری خۆیدا هەبووە ئامۆژگاری مسلمانانی کردووە و چۆن لە هەموو ڕێکەوە ئامۆژگاری کردوون لە ڕووی تەندروستیش ئامۆژگاری کردوون ئەوە بخۆن ئەوە مەخۆن ئەو نەخۆشیە بەوە چارەسەر دەبێت ئەوە بەکاربێنن بەڵام بەداخەوە دەڵێم کە لە پەنای ئەوەدا کەسانێک هەن کە وەکو دەڵێن ڕاوچی خراپن لە ئاوی لێڵدا ڕاو دەکەن و هەندێک قسە دەکەن و هەندێک شت دەڵێن کە دەبێتە مای ناشرینکردنی ئیسلام پێغەمبەری خاتەم عەلەیهی سەڵات وسەلام بێگومان لە ڕۆژگاری ئێمەدا ببووایە وەکو چۆن لە ڕۆژگاری خۆیدا تەماشای کردووە لە ڕووی پزیشکیەوە لە ڕووی کشتوکاڵەوە لە ڕووی جەنگەوە لە ڕووی سیاسیەوە چه ئەزموونێکی سەرکەوتوو هەیە سوودی لێبینیوە ئەگەر لە ڕۆژگاری ئێمەشدا ببووایە بە تەئکید لە جیاتی ئەوە کە هەندێک چارەسەری پێشنیار کردو هەندێکی کە پێشنیار دەکرد کە ئێستا زانستی مرۆڤ پێی گەیشتووە ئەوە باشترە لەوەی کە ئەو کاتە هەبووە مەبەستەمەوەیە کە ئەوەش جێ خۆیەتی یعنی سنوور دابدرێ و بەڕاستی من لێرەشەوە بە خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان دەڵێم بەداخەوە کە خەڵکی سادە و خەڵکی دواکەوتوو لە ڕووی فەرهەنگی و لە ڕووی کولتوری شارەزاییەوە ئەوانن دەکەونە ژێر کاریگەری هەندێک خەڵکی ساختەکار هەندێک خەڵکی کە لە بەرجی دیندا دینیش ناشرین دەکەن بۆیە خەڵکی پێویستە هۆشیار بێ پێویستە شارەزا بێ و لە ڕووی تەندروستیەوە ئاگادار بێ و حەقیقەت ئێمە پزیشکەکان و دکتۆرەکان ئەوانە قسەی ئەوان بۆ ئێمە تەنجی مەحەکە پێوەرە یعنی ئەوە لەکوێ دکتۆرێک کە
15 ساڵ دەخوێنێت لە بوارێکدا شارەزایی پەیدا دەکاوە لەکوێ کەسێک لە خۆ ڕاست دەبێتەوە هەندێک شت بۆ خەڵکی پێشنیار دەکا کە ڕەنگە بێتە هۆی زیادبوونی نەخۆشیەکەیان و یاخود بیستومانەکە جاری وایە دەبێتە هۆی گیانەتەدان و کەوتانیشیان بەنسبەت وەزعی هەرێمی کوردستانی شۆ دەبێت هەر وشەیەکی کورد بڵێم ئێستا ئەم نەخۆشخانەی بەخشینە کە لێرە پەیدا بووە تەماشا دەکەی خەڵکی خێرخواز دەستی تێدایە لایەنە پەیوەندیدارەکان وەزارەتی تەندروستی بەڕێوەبەرایەتی گشتی و پاشان خەڵکێک لە دەستگای بەخشین کۆمەڵی ئیسلامی خەڵکی خێرخواز هەمووی هەوڵ و هیمەتی خۆی یەک خستووە ئەمەی لێ پەیدا بووە ئەوە دەبێت ببێتە دەرس و پەندێک کە ئێمە هەرێمەکەشمان کە بەدەست کۆمەڵە گرفت و کێشەوە دەناڵێنێ ئەگەر هەوڵ و هیمەتی خۆمان بخەینە پاڵ یەک و لە بەرژەوەندی تەسکەکان واز لێ بێنین و بەرژەوەندی گشتی زاڵکەین دەتوانین بەسەر گرفتانشدا زاڵ بین و من لێرەوە دەڵێم بۆنەیەک و مناسبەیەکی مبارەکە ئینشاڵڵا کە ئێمە کاتمان زۆر لە بەردەمدا نەماوە و کاتی ئەوەش نییە کە هەندێک دروشم بەرز بکرێن و بەس بۆ مزایدەی سیاسی بەڵام لە گرفت و کێشە حەقیقیەکانمان گەڕێین با واز لەوە بێنین خۆ بکەینە چاوی خەڵک وا لێ بکەین کە ئاگای لە گرفت و کێشە ڕاستەقینەکانی نەمێنێ بەڵام هەندێکی دیکە بەشتی دیکە بەخافڵێندرێت کاتی خۆ خافڵاندنمان نەماوە ئێمە بەرەو گۆڕانکاری دەچین ناوچەکە بەرەو گۆڕانکاری دەچێت ناوچەکەمان خەریکە ببێتە شوێنی تەراتێنی زلهێزەکان و تەسفی حساباتی ئەوان ئەگەر خۆمان زۆر تۆکمە و توند و تۆڵ نەبین زۆر یەکڕیز و تەبا نەبین بەتاکید بەرگەی و تەحەدیاتیان ناگری کە ڕوبەڕوومان دەبنەوە هەرچی زووترە بە دامەزراوە پەکخراوەکان چاککەینەوە کارەکانی دیکەش بە دامەزراوە بکەین وەکو کاوی تۆڕەکە ئاماژەی پێدا ئەمیش ئاگادارم لە بواری دەرماندا کە ئەگەر 1000 تەن دەرمانی ساختە و تەزویر و کات بەسەرچوو فەوتێنرابێ دەبێت چەندی دیکە دەرخواردی خەڵک درابێ و تێنەزاندرابێ ئەوە هەموو دەبێتە دەرد و دوو نەخۆشی گەلێک نەخۆشی لەم هەرێمە ئێمەدا پەیدا بوون کە پێشینەیان نەبووە زۆری هی خواردنی ئەکسپایر و دەرمانی ئەکسپایرە کێ دەتوانێت دەرمان بێنێ کێ دەتوانێت خواردن بێنێ ئەوانەی کە زیاتر بڕیار بەدەستن ئەوانەی کە حکومڕانن ئەوانەی کە لە پەنای حکومڕانەکاندا ئەگەر ئێمە کارەکانی خۆمان بە دامەزراوە بکەین چ لە ڕووی تەندروستی لە ڕووی سیاسی پەرلەمان لە ڕووی هێزی سەربازی کە هەمانە بەتاکید ئەو جار دەتوانین بەرەڕووی هەر خۆناغێکی تازە ببینەوە و هەر هەنگاوێکی تازە بنێین بەڵام بەم حاڵە شل و شێواوەی ئێستامان ئەمن پێم وایە هەر دروشمێک بەرز بکرێتەوە زیاتر وەکو دروشم دەمێنێتەوە و لە کاتێکدا کە ئێمە کۆمەڵێک دامەزراوەمان پەک خستون یا کاتیان بەسەر چووە گرفت و کێشەی ڕاستەقینەمان هەیە بازی گەورە باوێین دەبێت پێشەکی بۆ سازکەین زەمینەی بۆ خۆشکەین ئەمە ئەو قسانە زۆر بەدڵسۆزی دەکەم ڕوم لە هەموو لایەکە بە هیوای ئەوە کە ئێمە خۆمان ڕەحم بە خۆمان بکەین بۆی پێویستیمان بۆ نەبێ خەڵک ڕەحممان پێ بکە نازانێ و کاتە ڕەحمیشمان پێ دەکەن یا پێ ناکەن منداڵیکە پیرۆزبایی دەکەم لە دەستگای بەخشین و لە هەموو خێرخوازەوان و لە هەموو لایەنە پەیوەندیدارەکان بۆ کە ئەم ئەنجامە چاکەی لێکەوتوتەوە صلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين